نێرمان ئاوات مححمود لە زانکۆی سلێمانی لەگەڵمانە بێت. ئاوات سڵاو لەبێ هۆکاری دەوام نەکردنی زانکۆی سلێمانی چییە؟ بەڵێ دیارە هاوشان لەگەڵ مامۆستایانی کەرتی پەروەردە مامۆستایانی زانکۆکانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و هەروە فەرمانبەرانی ئەو زانکۆیانش لە بایکۆتکردنی دەوام و لە بایکۆتکردنی وڵەکانی خوێندن بەردەوام دیار هۆکاری سەرەکی بایکۆتکردنەکەیان دواکەوتنی موچەکانیانەکە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگە موچیان وەرنەگرتووە موچەکانیان دواکەوتووە منەمە باز لۆ بکەم کە لە ئێستا لە ناو زانکۆی سلێمانی کۆبوونەوەیەک لە نێوان نوێنەرانی مامۆستایانی ناڕازی و هەروە نوێنەرانی مامۆستایانی زانکۆیەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان ئەنجامەدرێت کە تیایدا لەو کۆبوونەوەیە بڕیار لەسەرەوە درێت کە ئاخۆ یەکشەمی داهاتوو پرۆسەی خوێندن لە زانکۆکان دەست پێ بکاتەوە یاخود چ ڕێو شوێنێکی یاسای بگیرێتە بەرامبەر بە بایکۆتکردنی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان. دیارە لە ئێستاە لە سەرەتای ئەم ساڵەوە لە سەرەتای مانگی دەوە پرۆسەی خوێندن لە زانکۆکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان پەکی کەوتەوە وروها مامۆستایان بایکۆتی وڵەکانی خوێندنیان کردو بەڵام لە هەمان کاتیشا لە چەند ڕۆژی ڕابردووە وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند کە بەم نزیکانە وێبسایتی زانکۆلاین کارا دەکرێتەوە خوێندکاران دەتوانن خوێندکارانی دەرچووی پۆلەکانی 12 ئامادەی دەتوانن داواکانیان پێشکەش بکەن بە درێژەدان بە خوێندن لە زانکۆکانی کوردستان. دیارە ئەم ساڵیش بۆ پرۆسەی خوێندن زیاتر لە 7,000 خوێندکار دەرچووی پۆلەکانی 12 ئامادەی و هەروەها ئەوانەی کە ساڵی ڕابردوو ناویان ناتۆتۆ لە زانکۆکان مافی ئەویان هەیە داوای خوێندن و داوای وەرگرتنیان بکەن لە زانکۆکانی کوردستان لە کاتێکدا زانکۆکانی هەرێمی کوردستان بە زانکۆ حکومی و ئەهلیەکانەوە وەرزی ساڵی پار توانیوانە تەنها 42,500 خوێندکار وەربگرن بەڵام ئەم ساڵ زیاتر لە 7,000 خوێندکار مافی ئەوەی هەیە کە فۆڕم پڕکاتەوە بۆ درێژەدان بە خوێندن لە زانکۆکانی کوردستانە. بەڵێ سپاس بۆ ئاوات مححمود پامنێرە ناوتەی لە شاری سلێمانی لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.